دەوترێت هاوسەرگیری و پێکەوەنانی خێزان سونەتی ژیانە، بەڵام بۆ نابینایان ئەم سونەتی ژیانە بووەتە خەونێکی ئەستەم. بورهان و چاوان 5 ساڵ لەمەو پێش سەرڕای ئاسەنگیەکان ژیانی هاوسەرگیریان پێکەوەنا و ئێستا منداڵێکی چاوگەشیان هەیە. ئەوان بیناییان لەدەست داوە، بەڵام هاوکاری خێزانەکانیان با پاڵنەری سەرەکی ژیانی پێکەوە بوونیان دەزانن. من وەکو برهان کە هاوسەرم نابینایە، ینی دو هاوسەری نابینە، بەڕاستی زۆر خۆشبەختین لە ژیانی خۆمان. ماوەی 5 ساڵە بێ ینی زەواجمان کردووە، سوپاس بەخوای گەورە مناڵێکمان ینی بۆتە ینی چرایەک بۆمان و ژیانمان زۆر ینی سەرکەوتووە الحەمدولیلا بە هاوکاری دەوروبەر و ئەو کەسانی کە دڵسۆزن بۆ ئێمە. من دەستی باوکم و دایکمی خۆم ماچەکەم و هەروەهای هاوسەرەکەشم چونکە ڕێگیر نەبوون لە بەردەممانە پاشەوەی کە تێگەیشتن و کە هاوسەرگیری ئەوەنە قورس نییە لەگەڵیەکە، هەردووکیان بە خۆشحاڵی و بە خۆشبەختی و هەتا ئێستاش هاوکارمانن لەخوا بەزیادێ. داواش لە هەموو دایک و باوکی ئەو کچ و کوڕانە ئەکەم کەیانەوێ هاوسەرگیری بکەن، ئاسانکاریان بۆ بکەن، نەک ئەوەی ببنە ڕێگر. نابینایان بۆ هەڵبژاردننی هاوسەری ژیانیان گرنگی بە پێگە و ڕوخسار نادەن، بەڵکو خۆشەویستی و ڕێز و گونجان هەوێنی ژیانی ئەوانە. بەڵام زۆر جاریش خێزانەکانیان ڕێگرن لە بەردەم پێکەوەنانی ژیانی هاوسەری. نابینایان دەڵێن باوەڕیان بە خۆیانە و دەتوانن بۆ ئەوی ببنە دایک و باوک ڕوبەڕووی هەموو ئاسەنگیەکان ببنەوە. کە نایە لەسەر ئەساسی جوانی ڕووکەش، نایە لەسەر ئەساسی لا نەمادەکەی تەحمل لەگەڵ هاوسەرەکەکە، بەڵکو لەسەر ئەساسی خۆشەویستی، لەسەر ئەساسی لێک تێگەیشتن تەحمل لەگەڵ هاوسەرەکان ناکەن. من پێیان بۆ تەواوی هاوڵاتیان ئەوێ جارێکی تر با لەم پرۆسەی نەترسن، بەڕاستی پرۆسێکی زۆر جوان لەگەڵ کەمەندامە. بەڵام سیرەکەی قسەکانی ئەوان ضعیف دەکەن، بەڵام هەمان کاتیش ئەگەر ئێمە کەسێکی سەرکەوتوو بین و یعنی بتوانین ئەو قسانە ڕەتکەینەوە و بە قسەی دەوروبەر نەکەین، خۆمان کەسێکی کۆڵنە دەربین، توانی هاوسەرگیری لەگەڵ نابینا بکەیت و لە خۆڕابینی شتێکی زۆر ئاساییە. وەک هاندان بۆ ئەنجامدانی هاوسەرگیری لە نێوان نابینایاندا، سەرمایەدارێکی شاری سلێمانی بڕیاری داوە هەر نابینایەک هاوسەرگیری بکات بڕی 10 مسقال زێڕی عیارە 21 وەک دیاری پێدەبەخشێت. بەڵام بەپێی ڕاپرسیەک ڕێژێکی کەم لە هاوڵاتیان ئامادەن هاوسەرگیری لەگەڵ ئەو توێژەی کۆمەلگادا بکەن. یەکێک لە ڕێگریەکانی تر کەسانی چواردەورە، جار چواردەوری کوڕەکە بێ یا ئیکچەکە، دایک و باوک و ئایلە و خوشک و براکانی. زۆر جار تەنانەت کەسانی دوور لە خێزانەکەش تەداخل ئەکەن لەبەر ئەوەی ئەم کچە نابینایانە بێ ئەو کوڕە بێنەیە، ئەو کوڕە نابینانە بێ ئەم کچەشی پێ بکە. وتم با تێڕوانینی خەڵکی ئام وەرگرم، زام هەر خێزانەکەی خۆم وابیرەکەنەوە یان خەڵکی تریش وابیرەکاتەوە. سێرم کرد بەڕاستی چوومە ناو خەڵکەوە لە تاوی شارەکانە نۆ کەس قسەیان بۆ من کرد، نۆ کەش مجامەلەیان کردم، هەندێکیان بە سەریحی وەڵامیان نامەوە. بە هەوڵی ڕێکخراوی ڕۆشنا ساڵی ڕابردوو 8 کەسی نابینا هاوسەرگیریان ئەنجام داوە، بەڵام لەم ساڵدا ڕێژەکە بۆ یەک هاوسەرگیری کەم بووەتەوە. ماوەتەوە بوترێت بەردەوامی 5 ساڵی ژیانی هاوسەری بورهان و چاوان وەڵامێکی بڕواپێهێنەرە بۆ هاوڵاتیان کە ژیانی هاوسەری لەگەڵ نابینایاندا بە ئەستەم نەزانن. ئێحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.